چیرۆکی کافکا و باوکی. باوکە، لێت ناشارمەوە هەمیشە تۆ بابەتی سەرەکی نووسینەکانم بووی. ئەوەی ڕوبەڕوو زاتی وتنیم نەبوو لەسەر کاغەزێکم وت. ئاخر تۆ باوک نەبووی، بەڵکو دیکتاتۆرێک بووی. تۆ هەموو سیفاتێکی دیکتاتۆرێت یا بوو. باوکە من و تۆ شەڕ لە نێوانمان بەرپا بوو. بەڵام شەڕێک تند و تژیانە نەبوو، چونکە هەر لە سەرەتاوە من تێک شکام و چی خەم و خەفەت هەیە پێچامە ناو دڵم، تاوەکو لە کۆتاییە بووە کێشەی دەرونی بووم. لەوەتەی فامم کردوتەوە و لە یادم بێ تۆ سوکایەتی و پێکردوم. گەر تەنها بام یا لە نێو خەڵک بام تۆ سوکایەتی و پێکردم. باوکە، ئاگادار نەبووی کە ئەو سوکایەتیە چەندێک لەسەر دڵم قورسا؟ ئاگادار نەبووی کە چۆن منێکی بچکۆڵە ڕۆخێنی؟ ژیری و توانە و ژیانم بەفر بوو، شەق و زلە و گفتاری تۆش خۆرێکی بەتین. لە بڕوادا بووم کە هیچ مناڵێک هێندەی من ئازاری نەشەشتووە. کامە مناڵەتوانێت لە هەستی من تێبکە؟ کامە مناڵەتوانێت هەست بە ئازاری من بکە؟ کامە مناڵ لەلایەن باوکیەوە ژیانی وەکو پوش ئاگری تێبەردراوە؟ من تەنها لە مناڵیە ترسنۆک و ڕاڕا و لاواز نەبووم، بەڵکو کە گەورەش بووم هەر مناڵ ترسنۆک و لاوازەکەی جاران بووم. بۆ مەگەرە و ساتانم لە یادەچێ کە ڕڵ لە دایکمە کرد و چی قسەی سووک و ناشین هەیە ئاڕاستی منەیە کرد. هێندە بێبایەق بووم لات کە بێزیشی نەهات لە کاتی سوکایەتی پێکردنم سێرم کەی. تا گەورەتر بام سوکایەتی تۆ زیاترە بوو. هێندە سوکایەتی پێکردم کە تەواو لاواز بووم و بڕوان بخۆم نەماو و ئامەزانی گر کارێ بکەم و بەڵی تۆ نەبێ ئەوە شکست هێنم. منجگە لە بووکەڵەیەکی دەستی تۆ چی دی بووم؟ بۆ مەگەرەوە دیمەنانم لە بەرچاو لاچێ کە قایشی پانتۆڵەکەت ئامادا کرد تاوەکو منی پێسەر کوتکەی. هێندە لەو دیمەنا ترسام کە وەکو بێژی لە سێدارە مەدەن. نا، لەوەش ترسناکتر بوو. ئاخر کەسێک کە لە سێدارە بدرێک سەرمرێ، بەڵام کەسێک گەر سێری ئامادەکردنی شوێنی لە سێداردانەکە بێت و ورد و درشتی شتەکان ببینێ و بیبەن و پەتەکە بکەنە ملی و ئەو وەخت فەرمانی ئازادکردنی بۆ بێ. چۆن دیمەنی پەتکردنە ملی لێبێتە کابوس؟ منیش بە هەمان شێوە بوو. با بە هێندە ئازاری ڕۆحت داوم کە تەواو ڕەشبین بوومە، بە ئەندازەیەک ڕەشبینم. گەشتێک لە نێوان چنگم بێ یان پاریۆگنان لە نێو دەمم بێ، ئەوە بەهی خۆمی نازانم. باوکە، ڕاستە لە بێژێ ئەبێ شتێک لە خۆمانە هەبێت و ئەنجا بە مناڵەکانمانی بێژین، چونکە مناڵ زیاتر کردداری لاگرینگە نە گفتار. باوکە، خۆ تۆ گفتار و کردارت عەرز و عەسمانیان لە نێوان بوو. بە ئێمەتەوە تەرچی هاتە بەردەمتان بیخۆن، کەچی خۆت ئەگەر خواردنەکە بە دڵ نەباوات کرد بە بۆڵە بۆڵ. کوردوتەنی با قسەیەک بۆ دزیش بکەین. باوکە بڕوا بکە و وەختەی کە نەخۆشەکەوتم و تۆ ئەهاتی دەستێک دەهێنا بە سەرما، هێندە شاد و دڵخۆش بووم کە ناتوانم بەیانی بکەم. چەند خۆش بوو ساتانی نەخۆش و کەنفەت بووم لە جێگایە و دەستەکانی تۆ لەسەر سەرم بوون.